بەڕێزان دووبارە سڵاو. کاک ئیبراهیم، باسی ئەوە ئاکرێت کە تۆ یەکێ بووی لەوانەی کە لە ڕوتی کوردستانی ناو کۆمەڵی ڕەنژداران نبوویت. خۆش ئێستا ئیشارەتە بەوەیە کە تۆ لەو بەڵێ. بەڵام پرسیارێکە لەسەر تۆ هەیە ئەوەیە کە ئیبراهیم جەلال لەگەڵەوەی لەگەڵ ڕوتی کوردستانیە بۆ دژایەتی ڕوتی عێراقچێتی کردووە. بەڵام چوو بۆ پەرلەمانی بەغا، بەڵام بوو بە ئەندامی پەرلەمانی عێراق. بەس ئاسانەوەی بەڵامەکەت بەمەوە بەڵە ڕاستە. من ئەو کاتێک کە چوون بۆ پەرلەمانی بەغا پێش ئەوە بڕیاروا بوو لە لیستی پەرلەمانی کوردستان دابنرێم، بۆ پەرلەمانی کوردستان بڕیار بوو. بەڵام لە دوایەوە ئیتر هۆکارەکەی چی بۆ ئەوان من نازانم، ڕەنگە جەنابی مام جەلال بزانێ یا مەکتەبی سیاسی بزانێ کە بۆچی لەو لیستیان نەبوو، بۆ لیستی عێراقیان دانابوو. و ئەو کاتی کە بۆ لیستی عێراقیان تا نەبوو من ئەندامی لیژنەی باڵای ڕیفراندۆم بووم لە کوردستان، چونکە من لە دەرەوە ئەندامی لیژنەی باڵای ڕیفراندۆم بووم بۆ ئەو کاتە، و کە هاتیشمەوە بۆ کوردستان لە کوردستانیش هەر ئەندامی ئەو لیژنەیە بووم. بە بڕوای منەوە کاتێک کە من چوون بۆ عێراق لەبەر ئەوە نەبوو کە من بچم، چونکە خۆ خەتەرترین کات بووە کە ئێمە لە پەرلەمانی بەغا بووین. یعنی ئەتوانم بڵێم ئیتر لە دوای ئەوەوە خەتەرەکەی ئەو زۆر کەم بوو، چونکە سەرەتای ڕوخانی حکوومەتی سەدام بوو دانانی ئەو جەمعیە بوو کە پیان وترا جەمعی وەتانی ئەو کاتە. من ئەوەی ڕاستی بێت بیرم لەوە کردەوە یان نەک بیرم لەوە کردەوە، بۆ چوونیشم هەروە بوو. من نەتوانم لێ ببم بە نوێنەری ڕفراندۆم لە ناو پەرلەمانەوە. ئەوەش بەڵگەم زۆرە لەسەرەوە کە من لەوێ زیاتر کارمە کرد بۆ بڵاوکردنەوەی بیر و بۆ چوونەکانی ڕفراندۆم. بەڵێ چیت کرد لە ناو پەرلەمانی عێراق؟ ئەتوانی چی بکەی بۆ ڕفراندۆم؟ ئەمتوانین بەیانەکانی هەموو بەیانەکانی ڕفراندۆم بڵاوکەمەوە. یەک دوو هەم توانیم هەموو ئەو پەرلەمانتارانی کە لێن لەوان ئەوانە قسەیان لەگەڵا بکەم و تیان بگەنم کە ئێستا کە گەلی کورد کرد ئامادەیە ڕازی بێ بە حکوومەتی هەرێم کە وەک کەمترین دەستکەوتەکانی یا خواستەکانی میلەتی کووردە. و من بەڕاستی وابزانم نازانم ئەوە دیوە یان نە، من مەقالیشم لەسەرەوە نووسیوە کە بڕوام وا بۆ ئەسڵەن ئێمە لە کاتی ڕوخانی حکوومەتی سەدام و هاتنی حکوومەتی ئەمریکا ئەسڵەن فاشی فرسەت بوو بۆەوەی کە کورد ئیعلانی حکوومەتی کوردی بکات، چونکە نە عەلەم مابوونە، دەستور مابوونە، مەجلیسی ئوما مابوونە، شتێک مابوو پێی بووترێ حکوومەت، نە جەیشی مابوونە، نظامی نە اقتصادی مابوونە، بانقی مابوو، ئەوەی پێی بووترێ مقەوماتی حکوومەتێک وجودی نەمابوو. باشترین فرسەت بوو لەو کاتە کە نەکرا. بەڵێ باشە ئینە سەر ئەوەش ڕەنگە بەڕاستی سەبەبێکە بێکە من نەشم تۆ لە کتێبەکەم احتیمالە زیاتر سەبەبی قوبوڵکردنەکەشی ئەوە بوو بێکە ڕەنگە تعلیقیان لابوو وتبێتیان ناوێرێ بچێ. لەبەرەوە قوبوڵ کردو کە ئەو تعلیقە لێنێ نەک بەتەنیا و تعلیقە وەکو پێشووتر بۆم ڕوو. بەڵێ جگەلەوە تۆ بۆ لەناو هەمویان هاگەڕیەکدا نەخسە نەخێوان نیە. باشە بەڵام کاک ئیبراهیم لە گەورەترین موسسەی قانونی عێراقا کە پەرلەمانە کە تەشریعەکە قانوندانێ، یعنی قەنەعەتێ وایە بڵاوکردنەوەی بەیاننامە ئەمە ئیشێکی زۆر باشە بۆ ڕفراندۆم نەبێت. ئەوە کۆمیتەی ڕفراندۆم داخوازی ئەوان بوو کە ئەویانە کرد. و من بە تەکید کە لەوێ بم داخوازێکی ئەوان جێبەجێەکەم. بەڵام ڕفراندۆم ینی لەگەڵ ڕێزی زۆرم پێویستمان بەوە نییە ئێمە بەیاننامە لە بەغا بڵاوکەین و ئەوان قەنەعەت پێ بکەین. بەڵام تۆ گەر میلەتی خۆی داوای تەقریری مەسیر بکات. بەڵام پێویستمان بەوەیە کە ڕفراندۆم شانبەشانی هەڵبژاردنەکان کە کراوە لە کوردستان و لە عێراقا شانبەشانی ئەوان لە هەموو بنکەیەکی دەنگدانە خەیمەیەکی بچووکی دانابوو بۆ دەنگدانی خەڵک کە لە بنکەکەی دەنگدان بۆ پەرلەمان ئاهاتە دەروانێت لەو لاشەوە دەنگێدا بەوەی کە لەگەڵ ئەوەیە بۆ ڕزگاربوونی کوردستان واتە بۆ کوردستانێکی سربەخۆ یا لەگەڵ ئەوەیە کە لەگەڵ عێراقا بژێ لە 1970 شتێک کۆما شتێک بوو دەنگدەری خەڵک بۆ ئەوە بوو و بە ئەوە بە ئەتنان ئەو دەنگدانانە تا ئێستا کەش ماون و هەڵگیران و پارێزگاری. بەڵام دانانی ئەو خێمانە هیچ دۆریشی پەرلەمانی عێراق و هینیتیان نەبوو، ینی شتێکی ناڕەسمی بوو لە دەروی بنکەکانی هەڵبژاردندانرا و شتێکی ناڕەسمی بوو وەکو ئەوەی کە بە ڕێگەیەکی قانونی بکرێ، بەڵام شتێکی ڕسمی بوو وەکو خواستی ئەو میلەتە. ئێمە باز لە خواستەکە ناکەین. بەڵێ دڵنیاین لەوەی لە 98 کورد ئەوێ دەوڵەتی سەر بەخۆی هەبێت. ئێمە قسە لەسەر میکانیزمی ئیشەکە ئەکەین. یعنی دانانی ئەو خێمەیە مەبەستی من ئەوە بوو کە دانانی ئەو خێمەیە هیچ پەیوەندیەکی بە پەرلەمانی عێراقەوە نەبوو. من پرسیارم لە جەنابێک کرد لەوەی کە ئێوە تۆ باسە لەوە کرد کە تۆ ئەندامی لیژنەی باڵای ڕفراندۆم بوویت و
یەکێ لە ئامانجەکانش بۆ چوونە پەرلەمانی عێراقەوە بۆ کەیش بۆ ڕیفرەندۆم بکەی وتم چیت کردوتە بەیاننامەم بڵاو کردوەوە و وتارم نووسی و لەگە پەرلەمانتارەکان قسەم کردووە وانە بەڵام دوای بڵاوکردنەوەی ئەو بەیاننامەیە و دوای نووسینی ئەو وتارە و دوای قسەکردن لەگەڵ ئەو پەرلەمانتارانەیە و تازە کەشەی هێزی دیجلە سەر هەڵایە و تازە ئەزمە لە بینی هەرێم بوو بەغایە دروسە بێ ئەو کاتە هێزی دیجلە هەبوو نە ئۆپەراسیۆنی دیجلە هەبوو ئەو کاتەوە ناکۆچی نەبوو قەیران نەبوو لە نێوانی حکوومەت و لە حکوومەتی هەرێم و لە نێوان حکوومەتی مرکزی و ئەو کاتە کاتێکی تر بوو ئێستا کاتێکی ترەوە ئەمریکا ئێستا ڕۆدا زۆر جیاوازە لە پاش چەندین بێنەوبەرەی نێوان کورد و نێوان حکوومەتی بەغدا هاتوتە پێشەوە دووشی زۆر جیاوازی دوو زەمەنی زۆر جیاوازن لە یەک تۆ بۆ پێی کە ئەندامی پەرلەمانی عێراق بووی لەم کێشەی کە ئێستا لە نێوان هەرێم و بەغایە هەیە من زۆر بە کورتی وەڵامم بیتەوە قەنەعەتێ وایە داواکاریەکانی بەغار ڕەوانی ئەوانی هەرێم من بە هەموو سەراحەتێکەوە ئێڵێم و بەڵگەشم هەیە لەسەر ئەوە من هەر ئەو کاتێک کە لە جمعی وەتەنیا بووم پێم وایە بووە کە بۆچوونی هەندێک لە قادەکانی شیعە ئەو بۆچوونانەیە کە مالیکی ئێستا هەیەی چونکە ئەو کاتە مالیکی نەیشاردەوە کە لە ڕۆژێکیان مەشروع قەرارێکی تەقدیم کرد بۆ ڕیاسەی پەرلەمان کە بریتی بوو لە داواکردنی چەکردنی هێزی مێلیشا لە عێراقا حتا لە قەوسا نووسیوێتی بما يسمى هێزی پێشمەرگە مالیکی تەقدیمی کرد بەڵێ و من بەرپەرچم دایەوە و ئەوە هێن ئەو بەڕێزی ئەو کاتە نەقیبی نووسەرانی کوردستان بوو حتا ئەو مەقالێکی لەسەر نووسی و لە جەریدەی خەباتی ئەو سەردەما بڵاوی کردەوە خۆشی پەرلەمانتار بوو لە لیستی پارتی سەبارەت بووە و خودی مەلابەختیار لە مقابلەیە کە ئەو کاتە باسی ئەوەی کرد من بڕوام وا بوو لەو کاتەوە من مالیکی و بۆ چوونی مالیکیم لەسەر هێزی پێشمەرگە و لەسەر حرەکەی کوردی و لەسەر خواستەکانی کورد و لەسەر ئایندەی کورزانی و بەڵێ ئەی ئێستا بۆ حیزبەکەی تۆ یعنی ئەوە نەبینی خۆشە لەگە مالیکیە و مەسەلە ڕەنگە حیزبەکەی من بینی خۆشە لەگەڵ مالیکیە ڕەنگە مەسەلە ئەوە بێ کە پێویستە تۆ باڵانس ڕابگری لە ئەمڕۆ لە عێراقا چونکە تۆ تازە بتانێت بمانەوێت ئێمەیان نەمانێت عێراق وەکو لوبنانی لێ هاتووە ئێستا کورد و سونە و شیعە هەیە یا شیعە و سونە و کورد هەیە بەس بە یەک حیزب باڵانس ڕاگیرێ نا بەیەک حزب نییە هەتاوەکو ئەم قەیرانی ئەخیریش هەردوو لیستەکە ینی بڕین لیستی پارتی و لیستی یەکێتی کە لیستی تەحالفی کوردستانی وە لەگەڵ هەموو باقی حزبەکانی تریشا بە یەکەوە بوون یەک بۆ چوونیانە بووە لە پەرلەمانی عێراقا هیچ بۆچوونێکی جیاوازیان نەبووە لە جگە لەم ئاخریانە نەبێ بەشوی جیاواز سەری هەڵاتیانە بەڵێ زۆر باشە ببینەوە و تەوەرەکەی خۆمان کاگی براهیم باسی ئەوە ئەکرێت کە ساڵی 1970 لە دوای ڕوخانی شای ئێرانەوە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان لەسەر بڕیاری نوشیرۆان مستەفا کە سکرتێری کۆمەڵا بوو بڕیارە دەن کە چاپخانەیە بکڕن نوشیرۆان مستەفا ئەڵێت بۆ کڕینی چاپخانەکە پێویستە هەموو ئەندام سەرکردایەتەکان دەمانچەکانیان دانێن باسی واکرێک کە هەمویان دانەوە جگە لە تۆ نەبێ بەس تۆ داونانەوە ئەسلی نییە ئەو نەوشیرۆان مستەفامەوە شتی وا وجودی نیە تۆ بەشداری کردووە لە کڕینی چاپخانەیە بۆ کۆمەڵە من ئەسن ئەوە بێت یادم ئەوەیە کاتی خۆی من کە خێزانەکەم مامۆستا بوو لێرە یارمەتی ئێمەیەدا ئابوو شاب ئاگادارە ئەحسان نەجم من یارمەتی بە قەدرەوەنی کە جیرفانی خۆم بوو بێت بەڵام ئەسڵی دی ئەو قسەی کە دەمانچەکانتان دانێن و ئەمە شتێکە بەڕاستی من هیوادارم ئەوە یا ئەوە تا من لەو دانیشتانە بووم ئاگام لێنێ یا ئەوە شتێکی ڕاست نییە بەڵێ چونکە من لە 1970 لە منتەقەی قەراغ بووم من دیارە تۆ لەو دانیشتانە بوویت من لە منتەقەی قەراغ بووم ئاگاداری نیم ئەوکو پێم وتی بەڵێ باشە باسی منتەقەی قەراغە کرد قسە لەسەرەوەیە کە تۆ جارێک ناوچە قەرەداغ بەچی ئەهێڵیت و ناگەڕێتەوە ئەوە ڕازی نیت بکەڕێتەوە لە کتێبەکەمە باسم کردووە بەڵێ و ئەوە لەگەڵ مەنزلە لە بەڕاشکاوی قسەم لەسەر کردو بەڵێ بۆ قەراغ ناوچێکی خەتەر بوو ئەو کاتە ناگە خەتەر بۆیان نەچوو بەڵێ ئەی بۆ ئەگەر بەلامەوە زۆر خەتەر بۆیان نەچوون باسم کردو پێویست ناکە جارێکی کە من ئەتوانی بچی بیخوێنیتەوە کتێبەکەەوە بزانی بۆچی نەچوومەتەوە
زۆر باشە کاک ئیبراهیم جەنابەت خاوەنی چەند کتێبی؟ من وەکو کتێب بە معنای کتێب بێت من خاوەنی سێ کتێبم، یەکێکیان شۆڕشی ئەیلولە بنیاتنان و هەڵتەکاندن، یەکیان مێژووی کۆمەڵەیە کە خۆت دەزانی و ئێستا مناقەشەیەکەیت، یەکێکی کەشیان فەرهەنگی سیاسیە کە ئەوە زیاتر تەرجومە کراوە، ینی وەرم گرتووە وەرگرتن و داڕشتنەوەی جارێکیکە. پاشان بەڵام خاوەنی هەندێ کوڕاسم سەن لەوانە کۆمەڵی ڕێنجەران بۆ کوردستان نییە کە نووسیمە، لەوانە جارێکی تر ئەوی تریشان لە فارسیەوە کە کردومەتەوە بە کوردی مارکسیزم لێنیزم بە زمانی سادە لەگەڵ کادیر چێ و چۆن پەروەردەیە کرێ ئەمانن. بەڵێ دەنگۆ لەسەر ئەوەیە کە کتێبی فەرهەنگی سیاسی دەستنووسەکە لە لای تۆ دانرابێت و تۆ چاپە کردبێ. ئەجە من بۆ ئەوەش دیسانەوە بەڵگەمەیە بە پێشانەوە من نامەوێت ئیساری ئەم مۆزوع بکەم چونکە کاتی خۆشی شکاتم کردو لەوە، کاتی خۆی من ئەم فەرهەنگی سیاسیم من نووسی نووسیت تەرجومەکەی تەواو بەڵێ تەرجومەکەیم ئامادە کرد هەموویم تەواو کرد لە لای خۆمان ئیمکانیت نەبوو بۆ چاپکردنی هەستان لە مەهاباد بردم بۆ لای بە کتێبخانەی سەیدیان ئەو کاتە کتێبخانەی سەیدیان وادیاندا وتیان بۆ چاپەکەین لە لای ئەوان مایەوە ماوەیەکی زۆری پێچوو ئیتر بەڕاستی چاپ نەکرا هەتا وەکو خوا عەفوی کە بورهان قانع لە شۆڕشا بوو ئەو کاتە لە ئێرانیش بوو ماوەیەکی زۆر لە مەهاباد بوو تا ئەو گەڕایەوە چۆوە بڵێن چۆوە ناو حکوومەت چۆوە دانیشتیانی بڵێن لە کوردستان لە ناو شۆڕش چۆ دەرەوە دوایەوە ئەوەی دەرکرد ئەو چاپی کرد لە وڵات ینی لە ناوەوە چاپی کرد نەگەل ناو شۆڕشە ئەوەی من ئەنجا لە چاپخانەی شۆڕش چاپ کرا و من کاتی خۆشی ئەوەم بوتووە جوابیشم بۆ ناردووە کە قوربان جەنابەت ئەوەی منە لە لای ئاغای سەیدیانەوە وەرگرتەوە هێناوتە ئەگەر بەرامبەریان بکەیت دەقاوتەق لە یەگەچێ ینی بورهان قانع دەستنووسەکەی تۆی بردنەک تۆ من بۆ هی بورهان قانع نەدراوە بە من و لەگەڵ منیش نەژیاوە و لەگەڵیشم نەبووە هی من لە لای ئاغای سەیدیان بووە ببوورێنی ئەمە یەکلابینەوە تۆڵیت ئەوەی کە بورهان قانع چاپی کردووە دەستنووسەکەی تۆ بۆ بۆ کە تۆ تەرجمە کردووە ئەگەر دەقا و دەقیش نەبێ بەڵام لەوە بووە لەوە وەری بەڵام سا شتەکە پێچەوانەیە قسەکە لەسەرەوەی کە کاتی خۆی بورهان قانع کردوێتی و نەخێر تەسلیمی جەنابتی کردو نەداوێتی بە من نە منی دیوە نە ئاگای لێ بووە بەداخەوە جا تازە دوای چی من کاتی خۆی خۆم ئاگادارم کردوێتەوە سەوارت بەوە بەڵێ بەڕاستی ئەمەیە مێژوو هەڵگیێڕانەوە بەڵێ ئەگەر پرسیارێک من پرسیارە لە تۆوەکەم وەڵا ببوورە نەخێ من ئەم پرسیارەکەم ئەوەی کە بە تۆی وتووە بەڵێ یا ئەوەی کە بە تۆی ڕاگەیاندووە پێی ئەڵێم کاتی خۆی بۆ بۆیان چاپکردن بە چاپخانەی شۆڕش بوو ئەو کاتە نەیانوت ئەمە دەستنووسی بورهان قانعە وەنیە چیرۆکەکە بۆ شێوەیەیە کە بورهان قانع ئەو کتێبی وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی و لە دەرفەتێکە دەستنووسەکەی تەسلیمی جەنابە کردو ئاخروانی وەکو پێم وتی بۆ ئەوەی بۆی بەری بۆی چاپ بکەیت بەڵام جەنابە دەستنووسەکە و بردووە بە ناوی خۆتەوە چاپ نەخێر قوربان وانە من خۆم بردومە بۆ ئاغای سەیدیان و هی خۆم بووە نەکی ئەوان بەڵێ ئەوەی کە وای وت ئەوە ئیتر من داوای لێبوردن یەکەم ئەوەڵاهی ڕەنگە هەڵەی فەرموو بێ چونکە باشترین بەڵگەمەیە ئەوە کەسێکەوە حاڵە هەیە بتەبان شاید حاڵمەیە شاید حاڵ چۆن نییە شاید حاڵی ئەرسەلان باز ئەرسەلان باز با زۆر باش دەزانێتەوەی منە ئەو کتێبە بەڵێ زۆر باشە کاک ئیبراهیم بۆ لە ئیعلام چاپیان کرد کە ئەو برادەرەی کە وای فەرمووبوو نەچوو لە ئیعلام ئەو کاتەوە لە کاکە ئەمە مەکەنەوە هی فڵان کەسە هەوا نییە بەڵێ پاشان بۆ دوو جار سێ جار چاپ کرایەوە دەی تۆ لە دوایین پۆستە لە ناو ئەنجومەنی ناوەندی یەکێتیا بوو بەڵێ جێگری سکرتێری ئەنجومەن بوویت بەڵام لابران لا نەبرین خۆتان استقالەتان کرد من خۆم استقالم کرد خۆت بەڵێ ئەی سکرتێر بەڵگەم هەیە من بەڵێ سکرتێریش خۆی ئیستیقالی کرد
تەنانەت بە تەلەفۆن لە ماڵیشەوە لە کۆبنەوەیکی ئەنجومەنی ناوەندا بووین من ئیستیقالەم کرد تەلەفۆنمان لەگەڵا کرد بە تەلەفۆن وتی برادێکی تەقیلکوتی لە باتی من ئیستیقالەکەم تەقدیم کرد. باشە بۆ ئیسقالەوە کردەوە من ئیستیقالەم لەسەر شتێک کرد ئەوەیە هەیەتێکی بە کورتی پێ دەڵێن من لێرە نەبووم من لە ئیجازە بووم من لە پشوو بووم کێشەیەک لە بینی کاک بەکر و لە بینی جێگری یەکەمی سکرتێرا دروست بوو کاک زرار کێشەکە برابوو لای کاک مەلابەختیار کاک مەلابەختیار لە باتیەک هەڵسێ بە چارەسەرکردنی کێشەکە بە شێوەیەکی هودوو هادیئی هەڵسا لیژنەیەکی تەشکیل کرد لیژنەکە بریتی بوو لە ئەندامێکی سەرکردایەتی دوو کادر کە ئەنجومەنی ناوەند لە جێگەی پەرلەمانی حیزبە بەحسا تێکی کاکە نە ئەبوایە ئەو لیژنەیە لەمانە دروست بکە ئەوایە ئەو بەهاتە لەگەڵ ئەنجومەنی ناوەند خۆیە چارەسەری کێشەکەیان بکردایە جگە لەوەی کە ئەوەوان ئەوەت ئەبوایە وا بکرایە لیژنەکەشی وا تەخیل کردووە کە بێت تەحقیق لەم کێشەی بینی کاک بەکر و ئەو بکە بەڵام تەحقیقەکە خۆیان وتیان کە کردبیان لە هەندامانی ئەنجومەن لە ١٧٠ لەسەر من پیانوتبوون بۆ لیژنیان وتبوو لەسەر من تەحقیق بکەن یان لیژنەکە لەسەر تۆ تەحقیق بکەن لەسەر من بیکاو ئەنجا لەسەر ئەوەی ئەوان ئیتر من کە هات بۆ لەسەر تۆ بەو کەسێک کە نردبووی ئەوی کە لیژنەکەی دروست کردو بۆ بڵێن ینی تۆ بەشێ بووی لە کێشەکە من لە کێشەکەیانە نەبوو من لێرە نەبوو من لە پشوو بووم چۆن زانیت کە لە ئەندامانی ئەنجومەن خۆیان پیانوتم وتیان ئەوەنەی پرسیاریان لەسەر تۆ لە ئێمە کردو ئەوەنگە پرسیاریان لەسەر ئەسڵی دوو کەسی کێشەکە نەکردووە ئەمە ئەوە بێزگەلەوە من بەڕاستی نامەیەکم بۆ جەنابی مامجلال نووسی نامەکەم هەڵوێ زۆرگرتن بوو سەبارەت بە دروستکردنی ئەو لیژنەیە و ئیستیقالەکەم لەو نامەیە کرد نامەکەم نرد بۆ جەنابی مامجلال نردم بۆ جەنابی دکتۆر بەرام نردم بۆ جەنابی کاکۆسەر نردیشم بۆ کارژێڕی مەکتەبی سیاسی تر نازان بۆیان بردوون داوێنێتێ یان ناوە نوسخەشی لە ئەنجومەنی ناوەند هەیە تا ئێستاکە نوسخەیەکیشی لای خۆمە ئیتر کە لە دوای نردنی نامەکەم یەکەم کۆبوونەوەی دوای نردنی نامەکەی من کەکرا من لەوێ ئیعلانم کرد لە ناو کۆبوونەکە ئەوە من ئیستیقالەم کرد لە جێگری سکرتێری ئەنجومەنی ناوەند تۆ بە هەڵبژاردن هەڵبژێڕای بۆ جێگری بەڵێ باشە ئەو ئەنجومەنە توانی دەوری خۆی ببینێ ئەو ئەنجومەنە سەرەتا بیرۆکەیەک بوو لە کۆنگرەی دواسەری هەڵدا بەڵێ باز لە بیرۆکەکە ناکەین باز لە دەوری ئەنجومەن پێ دەڵێم ئەوە نییە بابەت باسکەم بە کورتی بەڵێ دەوری هەبووە دەوری هەبووە بەڵێ زۆریش دەوری هەبووە یعنی توانیوێتی دیارترین شتێکە ئەو ئەنجومەنە کردوێتی چی بووە تا ئێستا دیارترین شتێکەوە بوو کە تا ئێستا کە توانیوێتی کۆمەڵی کۆمسیۆنی دروست کردو ئەو کۆمسیۆنانە یەکێک لەوانە کۆمسیۆنی ئەدای ئەندامانی یەکێتی لە ناو حکوومەتە ئەوانە ئەدایان چۆنە لە ناو حکوومەتە یەکێک لەوانە مەسەلەن کاری ڕێخستنەکان بەخەدەر چەند باشە ئەدای ئەندامانی یەکێتی لە ناو حکوومەت باشە تۆ پرسیارم لەکەی ناژەڵی بۆ تاوەکەم ببوورە تاوا کرد دەرفەتەمایتە وەڵامەوە باس لە ئەدای هەڵسەنگانی ئەدای ئەندامانی یەکێتی کرد لە ناو حکوومەتە بەڵێ هەر وەزارەتێ ئەوانەی کە بەدەستی یەکێتی وێ بەڵێ ئێوە توان لای بەرن ئێمە ئەتوانین ئەوانەی کە پێویستمان پێێتی ینی ئەوانەی کە خراپن بۆ یەکێتی مەسەلەن بڵێن ڕفتاری هەچ ئەندامێکی یەکێتی لە هەر مستەوایەکە بێ لە وەزیرەوە هەتا گزیر هەر ئەندامێکی یەکێتی ئەگەر تەسەڕوفاتی لەگەڵ جەماوەرە باش نەبێ ئەوە ئەبێتە سەبەب یا بێتە هۆ بۆ ئەوەی کە خەڵک بەڕاستی لە یەکێتی بتەچێتەوە بەڵێ کردومانە قسم لەسەر ئەوەی ئەتوان لای بن ئێمە لای نابن کاکە ئێمە حکوومەت نین ئێوە تەڵەب ئەتوانن لە مەکتەبی سیاسی بکەن بڵێن لای برن تا چەند بە قسەیان کردون چەند کەستان لا بردوون لە چەند پۆستا من پێم وایە هەندێکیان بەقسە کردوون هەندێکیان بەقسە نەکرد یعنی خەڵکیان لا بردبێ خەڵکیان بان کردووە ئێمە خۆمان خەڵکمان بان کردووە بۆ قسەکردن لەگەڵیان ئێمە لەم ڕۆژانە شێخ هینمان بان کرد بەڵێ ناونەیەنی بانکردن ئەدای ئەو کادرانی ئێوە ئەگۆڕێت لە ناو حکوومەت ئەگەر وەزیری ئەدای خراپ بوو بێ بۆ نمونە شتێکی لەسەر دەرکەوت بێ یعنی بێگومان چونکە بانگیەکەم ئێمە لە خۆمانەوە بانگی ناکەین ئێمە لە پاژۆی کەشتەکان هەمووی کۆکەینەوە بە بەڵگەوە هەموو شتەکانی کە هین لەسەری کۆیەکەینەوانێت لای خۆمان باگێکین دەگەڵیا دائنیشین ئەمانەیە خەینە بەردەم ئەم کەم کوڕانە ڕەنگە تا ئێستا کە زۆر شتە زانی بێت سەبارەت بە ئەنجومەنی ناوەند کە تەنانەت بۆتە هۆی ئەوەی کە پارتی ئەعلانیەکە ئەڵێ فڵان کەس بە ناوی عادل مراد و بەڵام خۆیەوە ئەنجومەنی ناوەندە سکرتێری ئەنجومەنی ناوەندە ئێستاکە کە ئەڵێ ئەوانە تەدەخل لە کاروباری ئێمەکەن ئەنی کاروباری حکوومەت مەبەستێتی ئەنی ئەگەر ئەوە بەڕاستی زۆر کاریگەری نەبوو بێ
خۆداگا لێ ئێمە راپۆرتەکەمان کە بڵاوکەین بەڵام مەرج نییە ینی کارەکان بوو بێ کۆمەڵێک لێدوانی لە ئەو دوایی ئەنجومنی ناوەند بوو کۆمەڵە لێدوانیە بەڵام ئەوە هەرەوە چاو لێ بێکاکە ئێمە پەرلەمانی حزبێکی بۆ ناو حزبەکە ئێمە پەرلەمانی یەکێتی نیشتمانی کوردستانین بۆ هەموو کوردستان و هەموو جەماوەری کوردستان ئێمە هەر کارێکە ئیکەم چین لە جەرایدەکان ناوڵاویکەینەوە ئێمە بڵاوی ناکەینەوە راپۆرتەکانی خۆمان دەدەین بە سەرکردایەتی یەکێتی بە تایبەتیش بە جەنابی مامجەلال چونکە مامجەلال مباشر مەسئولە لە ئەنجومەنی ناوەند زۆر باشە باسی جەلال تاڵەبانیت کرد تۆ شوێنێکە بە فرعون ئێش و پێێنیت کاکە من نەموتۆ فرعون با لە یەکتری تێبگەین ئەوە زۆر کەس ناوی پیازی پێوە خوا برادر لە هەموو من شتێکی پێ بڵێم جارێکیان برادێک لە مناڵەکەی خۆی تۆڕە بوو منیش پێم ناخۆش بوو پێم وتم کاکە ئەو مناڵت چیە تۆلی تۆڕێبیت ئەوانە ئەم قسەی کردوتی قڕ بەسەر و کەسەی فرعون پێڵێ کافر خۆتۆ لە هەموو کەس هینتری تۆڕەتری و نازەم چیتری کەسەکە من لەسەر ئەو ئەساسە فعلا ئەوە موتووە بچکە مامجەلال یەک قەرارکردایی لەسەر من سوور بوو بە هیچ نەوعێ ئەسڵەن قبوڵی نەبوو یەک تۆز مساومەش لەسەر ئەوە بکە ئەو قەراری کردای قەرارەکەشی بە لە کتێبەکەمان نووسیمە قەرارەکەی وازەح بوو ئەویش ئەوە بوو کە بە کورتەکەی من شۆڕش بە دەرکە ئێ باشە منیش وتم ئەی قڕ بەسەر ئەو کەسێک کە ئیتر بەرنەفرت نەموتۆ فرعون پێ بڵێ ئەو کەسەی بەرنەفرەتی فرعون کە بە حاتی دەرباز نابێ فعلا بە حاتی لی دەرباز نەبووم ئەو کاتە بەڵام بۆ دڵنیاییش ئەوەشت پێڵێم پێم وانە هەبێ نە لە ناوێچێتی نیشتمانی کوردستان و لە هیچ حیزبێکی شترا هێندەی مامجەلال وەفا بێ بەرامبەر بە ئەندامەکانی من تاوان مامجەلال لەم چۆرشان نایناسم من مامجەلال لە هەمەدانە لەگەڵ یاژیاوە بەڵێ زۆر باشە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە وەکو دوا پرسیار یەکێک لە دیارترین ئەو ڕخنانەی ترکە لە کتێبەکەی جەنابی ژیرا ئەوە بوو کە ئەڵێن ئیبراهیم جەلال لە کتێبەکەیە بەشێکی زۆر لە دەوروبەر و هەواڵەکانی و هاوخەباتەکانی بە خراپ باسەکە بەس خۆی بە باش باسەکە ئەوەی کەواڵێ ماڵی ئاوا بێ ئەوە هەر کەسێکە حەق خۆیەتی چکە هەموو کەسە ئازادە لەوەی چۆن بیرەکاتەوە یا چۆن هەڵێ بەڵام مەقۆلەیەکە ئەڵێ تۆ ڕاست بنووسە با هەموو کەسە لێ ڕازی نەبێ نەک درۆ بکەیت و هەموو کەسە لێ ڕازی بێ کاتە تۆ بە پێ و مەنتیقا بەڵێ لە کتێبەکەی قسە کردوە بەڵێ ڕاستە و تۆ خەڵکە عاجزە بێ من و تومە زۆر باشە ئیبراهیم جەلال ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون و سپاسی تۆ کردیت زۆر سپاس بۆ تۆ بۆ تۆش خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینیە کە توانن لە ڕێگەی ئیمەیل ئەدرەسی بەڕاشکاوی @nrctv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بەڕاشکاویەکی تر و هەفتەی ئایندا هەموو لایەکتان لە خۆشیان جێدێڵم مامۆستا ژیان زۆر سپاس